لە ساڵی 2009دا کۆی گشتی سەردانی هاوڵاتیان بۆ ناوەندە تەندروستیەکان بە گشتی 1,081,000 هاوڵاتی سەردانی سەرجەم ناوەندە تەندروستیەکان بە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە و سەنتەرەکان سەردانیان کردووە. هەروەها لە ساڵی 2019دا نزیکەی 1,300,000 پشکنینی جۆرا و جۆر لە ناوەندە تەندروستیەکان بۆ هاوڵاتیانی سنوورەکە ئەنجام درراوە. هەروەها نزیکەی 9,000 نەشتەرگەری جۆرا و جۆر نەشتەرگەری گەورە مامناوەند بچووک لە ناوەندە تەندروستیەکان بەتەوی لە نەخۆشخانە گشتیەکان ئەنجام درراوە. هەروەها ڕێژەی لەدایکبوون لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین هەم بە شێوەی نەشتەرگەری و هەم بە شێوەی طبیعی نزیکەی 5,972 منداڵ لە سنوورەکە لەدایک بوون. هەروەها بەداخەوە ڕێژەی مردن 537 هاوڵاتی وفاتیان کردووە لە ساڵی ڕابردوودا بە پلەی یەکەم ئەوانەی کۆچیان کردەوە نەخۆشیەکانی دڵ بووە. هەروەها پلەی دووەم نەخۆشیەکانی مێشک، پلەی سێەم شێرپەنجە، پلەی چوارەم ڕووداوەکانی هاتوچۆ بووە.